سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هێرشی پابادی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی نەغەدا. مەترسی لە سێدارەدانی سێ بەندکراوی سیاسی لە کوردستان. لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی ڕاگیراو لە زیندانی دەستگرتی ئیسفەهان. و لە ناوچوونی هەزاران کار و بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری لە ئێران. درێژەی هەواڵەکان. هێرشی پابادی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. شەوی ڕابردوو لە درێژەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چەندین پەهپادە ڕاستی بارەگاکانی حیزبەکان کرا. بە پێی دوایین هەواڵەکان بارەگاکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ناوچەی ئەمیریە و هەروەها کەمپی ئازادی شوێنی نیشتەجێبوونی بنەماڵەکانی ئەو حیزبە لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە چەندین پابادی ئینتحاری بە ئامانجگیراوە. شایانی باسەکە ئەو هێرشانە زیانی گیانی نەبووە، بەڵام زیانی زۆری مادی بەر شوێنی نیشتەجێبوونی بنەماڵەکان کەوتووە. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی نەغەدا. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری نەغەدا لەلایەن هێزانیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەو هاوڵاتیە بە ناوی مامەد خودادادی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحات بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسەکە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بە سەرکران و ئەو تۆمەتانی خراوەتە پاڵی زانیاریەک لەبەر دەستدانیە و هەروەها لە مافی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. مەترسی لە سێدارەدانی سێ بەندکراوی سیاسی لە کوردستان. بە پێی دوایین راپۆرتەکان سێ بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ناوەندی شاری ورمێ مەترسی جددی لە سێدارەدانیان لە ئارادایە. بە پێی دوایین هەواڵەکان ئەو سێ بەندکراوە بە ناوەکانی ناسر بەکرزادە، کەریم یعقوبپور و میحراب عەبدوڵڵازادە کە لەلایەن دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە تۆمەتی ناڕوونی و بەبێ بنەمای یاسایی حکمی سێداریان بەسەردا سەپێنراوە و مەترسی لە سێدارەدانیان لە ئارادایە. شایانی باسەکە ناسر بەکرزادە ڕێکەوتی دەیگوڵان پاش دەست بە سەرکرانی حکومەکەی لەلایەن دادگای باڵای وڵاتەوە ڕەوانی ژووری تاکە کەسی کراوە و لە ژێر کوشاری توندی هێزەکانی ڕژیمدایە. لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی ڕاگیراو لە زیندانی دەستکردی ئیسفەهان. ڕۆژی ڕابردوو لە درێژەی لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە هاوڵاتیەک لە زیندانی دەستکردی ئیسفەهان ئەعدام کراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە بە ناوی ساسان ئازادوار تەمەن 21 ساڵە و خەڵکی ئیسفەهان لەلایەن لقی یەکەمی دادگای ئینقلابی ئیسفەهانەوە بە سەرۆکایەتی قازی بەراتی بە تۆمەتی هەوڵدانی هێرش بۆ سەر هێزەکانی ڕژیم حکمی سێداری بەسەردا سەپێنرا بوو. شایانی باسەکە ئەو هاوڵاتیە کە لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 دەست بەسەر کرابوو تا کاتی لە سێدارەدانی لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکرابوو. لە ناوچوونی هەزاران هەلی کار و بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری لە ئێران. لە ماوەی 2 مانگی ڕابردوودا لە شاری ڕەشت لانی کەم 2000 کرێکار کارەکانیان لەدەستداوە و لە هەمان کاتدا لە ئاستی وڵاتدا ژمارەیەکی زۆر لە پیشە جیاوازەکان لە ناوچوون. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان لە هەندێک لە شیرکەت و کۆمپانیاکانی وەکو پینگ گیل ئارا و پایان مۆدێرن بەشێکی زۆر لە کرێکارانی شاغل لەسەر کارەکانیان دەرکراون و هەروەها ژمارەیەکی دەکەی لە کارگاکانی دیکە بە تەواوەتی داخراون. هەروەها ژمارەیەکی زۆر لە کرێکاران لە ئێران بەهۆی نەبوونی کار بە مەبەستی وەرگرتنی بیمەی بێکاری سەردانی ناوەندە پەیوەندیدارەکانیان کردو و لە هەمان کاتدا زیاتر لە 135,000 پیشەی جیاواز لە ناوچوە و ئەمەش گوشارێکی زۆری ئابووری خستوەتە سەر هاوڵاتیان لە ئێران و کوردستان. سەپاندنی حکمی سەدارە بەسەر 4 هاوڵاتی لە شیراز. بە پێی دوایین راپۆرتەکان 4 هاوڵاتی دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو لەلایەن لقی یەکەمی دادگای ئینقلابی شیرازەوە حکمی سێداریان بەسەردا سەپێنراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو 4 هاوڵاتیە بە ناوەکانی حەمید ڕەزا فەتحی، عەبدوڕەزا فەتحی،
سەعید زارعی کورتشولی و حەمید ڕەزا سابدڕایی بە تۆمەتی کوشتنی 5 کەس لە ئەندامانی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە سەرۆکایەتی قازی سەید محەممەد ساداتی حکمی سێداریان بەسەردا سەپێنراوە. شایانی باسە کە چالاکوان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئاماژەیان بەوە دەکەن کە ئەو 4 هاوڵاتیە لەژێر ئەشکەنجەکانی هێزە ئەمنیەکان دانپێدانانی زۆرم لێیان لێوەرگیراوە و ئەمەش بە پێچەوانەی هەموو یاساکانی مافی مرۆڤە. ناڕەزایەتی ئەنجومەنی سنفی ڕۆژنامەوانی پارێزگای تاران دژ بە گەڵاڵەی ئینتەرنەتی چینایەتی. لە ڕۆژانی ڕابردوودا ئەنجومەنی سنفی ڕۆژنامەوانی پارێزگای تاران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک دژ بە گەڵاڵەی ئینتەرنەتی چینایەتی ناڕەزایەتیان دەربڕی. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە دەستڕاگەیشتن بە ئینتەرنەتی ئازاد و نێودەوڵەتی مافی هەموو هاوڵاتیانی ئێرانە و پێویستە چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگا دژ بەم گەڵاڵەیە ناڕەزایەتی دەربڕن. لە درێژەی بەیاننامەکەدا جەخل لەسەر ئەوە کراوەتەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی سەبارەت بە زیانەکانی هاوڵاتیان بەرپرسیارە و پێویستە زیانەکانیان قەرەب بکاتەوە. دوایین هەواڵ ڕەتکردنەوەی بڕیارنامەی سنووردارکردنەوەی دەسەڵاتی جەنگی ترامپ لەلایەن سەنای ئەمریکاوە. ڕۆژی هەینی دەیگوڵانی 1405 هەتاوی ئەنجومەنی سەنای ئەمریکا بۆ 6مین جار بەردەوامەوە بڕیارنامەی سنووردارکردنەوەی دەسەڵاتی جەنگی ترامپی ڕەتکردەوە. بەپێی راپۆرتە گەیشتووەکان ئەم بڕیارنامەیە کە لەلایەن سناتۆری دیموکراتی ئادەم شیفەوە پێشکەشکرابوو لە کاتی دەنگدان بە 47 دەنگی ئەرێ بەرامبەر بە 50 دەنگی نا شکستی هێناوە و پەسەند نەکراوە. بەپێی هەواڵی گەیشتوو جان فیتێرمێن وەک تەنها سناتۆری دیموکرات دژ بەو بەرنامەیە دەنگی داوە و لە بەرامبەردا 2 سیناتۆری کۆماری خواست سۆزان کۆڵنیز و ڕاند پاوێڵ پشتیوانیان لێکردووە. هەروەها کۆڵنێز لە پەیامێکدا ئاماژەی بەوە کردووە کە دەسەڵاتی سەرۆک کۆمار وەکو فەرماندەی گشتی سنووردارە و پێویستە کۆنگرێس ڕۆڵی خۆی لە بڕیارەکانی جەنگ و ئاشتی دابنێت. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد و بەختەوەر بن.